من سامان حوسێن محەممەد بەرزنجی لە دایکبوو شاری هەولێر ساڵ 1970 خێزاندارم دوای تەواوکردنی کۆلیژی پزیشکی و کاری پزیشکی نیشتەجێی خولاو لە شاری هەولێر لە نەخشانەکان وەکو سەرۆکی بەش لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر کارم کرد تا ساڵی 2009 لە 2009 وەکو یەکەمین بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوای هەولێر کە ئەو کات دروست کرابوو و دەستمان کرد بە دەست بەکاربوونی ئەم نەخۆشخانەیە بەردەوام بووین تا 15 مانگی 5 2013 لەو کاتەوە وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر لە پارێزگای هەولێر بەردەوام بووین تا ئەم ساڵ لە دەی مانگی 7 2019 وەکو وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەستنیشان کرام و متمانەم پێدرا و هیواین بەو ئومێدەین کە بتوانین لەژێر ڕۆشنایی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان خزمەت بە بواری تەندروستی و بەرەو پێشبردننی خزمەتگوزاری تەندروستی و چاکسازیکردن و چاکردنی سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستاندا بکەین. وەزارەتی تەندروستی یەکە لە وەزارەتە هەرە گرنگەکان کە زۆرترین بەرکەوتەی لەگەڵ هاوڵاتیاندا هەیە لە بەرەوەی هەموو هاوڵاتیەک هەموو خێزانێک لە هەموو تەمەنێکدا سەردانی دام و دەستگا تەندروستیەکان دەکات بۆیە ئێمە بەرنامەکان بە شێوازێک ڕێک دەخین کە لە بواری شۆرت تێرمیان بڵین ماوەی نزیک و ماوەی مامناوەندی و بەرنامەی درێژخایانی کە لە ماوەیەکی درێژخایاندا بتوانین کاری لەسەر بکەین ئەوەی کە ماوەی کورت و پێداویستی ڕۆژانەی ئێستەیە کە ئێمە کۆمەڵێک گرفت و کۆمەڵێک پێداویستی هەنووکەیی زۆر بەپەلە هەیە بۆ دام دەستگا تەندروستیەکان کە دابین بکرێت بۆی بتوانین ئێمە لە ناوەڕاستی بەرنامەکاندا کارنامەی درێژخایان دابنین بۆ چاکسازیکردن و چاکردنی سیستەمی تەندروستی ئەوەی لێرەدا گرینگە ئێمە لەسەر چەند تەوەرێکی استراتیجی کارنامەدا دەڕێژین سەرڕای ئەوەی کە پێداویستی ڕۆژانەکانیش لە هەمووی گرنگتر بریتە لە دۆسیەی دەرمان دۆسیەکی گەورە و گرنگە کە هاوڵاتیان ڕۆژانە زۆرترین گلەی تێدا ئەنجام دەدات هەم لە ڕووی کوالیتەکە لە ڕووی نرخی لە ڕووی گواستنەوەی لە ڕووی هێنان و ئالەتێک کە ئەمە زۆر هەروەها خۆراک بە هەمان شێوە زۆر بەڕوونی لەلایەن بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی متمانە پێدانی کابینە لە کارنامەکەیدا تیشکی خستە سەرەوەی کە دەستگای FDA یان نیشتیمانی بۆ خۆراک و دەرمان بۆ کۆنتترۆلکردنی کوالیتەکەی و هەروە بۆ کۆنتترۆلکردنی کارکردن لەم دوو دۆسێدا. یەکێک لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان کە زۆر گرنگە لە هەموو وڵاتانی پێشکەوتوو بریتە لە ڕزگارکردنی ژیانی مرۆڤ و بەهانەوە هاتن لە کاتی فریاکەوتن. فریاگوزاری خێرا تەنها ئەوە نییە لە ژوورەکانی پێشوازی لە نەخۆشخانە فریاکەوتنەکان و بەشەکانی فریاک بەڵکو لە ناو ماڵەوە دەست پێ دەکات لە هۆشیاری هاوڵاتی خۆیەوە دەست پێ دەکات دواتر زوو گەیشتنی تیمەکانی تەندروستی و بەهانەوە هاتنی و ئەنجامدانی چەند کارێکی پێویستی بەپەلە کە ئەو کارە پێویستیانە ڕەنگە سادە و ساکارە بەڵام زۆر گرنگە بۆ ڕزگارکردنی ژیانی مرۆڤ بۆ کەمکردنەوەی مزعفاتەکان بۆیە ژمارە 122 ئەو هێڵە بە خۆڕاییەیە کە هاوڵاتی دەتوانێت لە هەموو هەرێمی کوردستاندا هەمان ژمارە بەکاربێنێت بۆ گەیشتنی ئەمبولانسەکان ئەم بەرنامەیە پێویستی بە فراوانکردن و پێشکەوتنی ئەم بەرنامەیە هەیە بە تایبەتی لە دەرەوەی شار و شارۆچکەکان لە ڕێگە گشتیەکان و ڕێگەکانی نێوان شارەکان بۆیە یەکێک لە بەرنامە گرنگەکان پتەوکردن و بەهێزکردنی خزمەتگوزاری ژمارە 122 فریاگوزاری خێرایە. طبعاً کۆمەڵێک داواکاری و دائیمەن گلەیی هاوڵاتیانیش لەو بوارەدایە چونکە بە باشترکردنی خزمەتگوزاریەکان ڕێژەی مردن و ڕێژەی پەکەوتن کەمتر دەبێتەوە
بۆیە لێرە دەتوانین بڵین لە کارنامەی داهاتوو زیاتر پتە بە پسپۆڕی پزیشکی فریاکەوتن بدەین وەکۆی بینیمان ئێستا لەسەر نەخۆشەکان ئەمە پزیشکی پسپۆڕی فریاکەوتنە کە لە جیاتیەوەی چەند زۆر پسپۆڕی خۆی پسپۆڕی فریاکەوتنە نەخۆشەکە دەبینێت نەخۆشەکە ڕزگار دەکات لە خوێنبەربوونی بەردەوامیان ڕزگارکردن لە مردن و ئامادەکردنی بۆ پسپۆڕیە جیاوازەکان بۆ ئەوی نەشتەرگەری بۆ بکرێت ئەمە لە کاتێکدا کە هاوڵاتی چەندین گلەیتری هەیە لە ناو فریاکەوتنەکان بۆ نمونە نەبوونی هەندێک لە دەرمانە پێویستیەکان و ناردنە دەرەوەی بۆی لە دەرەوە بیکرێت هەروها هەندێک جار دواکەوتنی پزیشکی پسپۆر بۆی پزیشکی پسپۆر دەست بەجێ بیبینێت و لە ماوەیەک کەم واتەکردکردنەوەی ماوەی نێوان هاتنی نەخۆش و بینینی لەلایەن پزیشکی پسپۆر کە پێی دەڵێن وێتینگ تایم هەموو ئەوانە کاری پێویست و کاری ئایندەی کارنامەی کابینەی نوێی محکومەتی هەرێمی کوردستان دەبێت لە سەکتەری تەندروستی لە بواری فریاکەوتن. چاودێری چڕ یان بڵین مڕەکەزە کێشەکە و گرفتێکی گەورەی نێو هاوڵاتیانە ڕۆژانە بە تایبەتی لە کەرتی تایبەت گرانە کە شەوانە نزیکەی $1000 بۆ یەک شەو بۆی ئەوەی کە باری خزمەتگوزاریەکە خۆی گرانە بە چەندین شێواز ئەو نەخۆشانن کە لە باری هۆشداری تاوادانین لەژێر بەنجی عامدان و ئەو نەخۆشانە پێویستیان بۆیە کە پزیشکی پسپۆڕی سڕکردن تەقدیر بە بەردەوام بە بیستار کاتژمێری لە لای بێت چەندین تەداخلاتی هەیە لە هەر چەند دقیقەیەک و چەند سەعات جارێک کاری بۆ دەکرێت ئەم خزمەتگوزاریە پێویستی بە فراوانکردن و باشترکردن هەیە چونکە ژیانی مرۆڤ لێرە دەگەڕێتەوە لە نێوان مان و مردنی مرۆڤە کە پێی دەڵێن ئارسی یان بەشی چاودێری چڕ گرنگەکەی لەوەیە کە ئەم پزیشکی سڕکردن لە کاتی ئێستادا ژمارەیان زۆر کەمە بەهۆی نەبوونی هاندان یان تەشجیعکردن لە بۆ ئەم پسپۆریە زۆر بە ژمارەیەکی یەکجارێک زۆر کەم بەرەو ئەو بەشە دێ بۆیە لە کارنامەی داهاتوو دەبێت گرنگی بۆم بەشە بدەین و هەموو پێداویستێک و داواکاری و پێشنیارەکانیان بخێنە بواری جێبەجێکەکەم بۆی بتوانین زۆرترین ژمارەی پزیشکی پسپۆڕی سڕکردن بۆی هەم هۆڵەکانی چاودێری چڕ هەم هۆڵەکانی نەشتەرگەری و لە زۆربەی نەخۆشخانەکانیش دەتوانین ئەو کاتە ژمارەی بێدەکان قەرێلەکان زیاد بکەین بۆی کە پزیشکی پسپۆڕی سڕکردن چونکە بە تایبەتی لە قەزا و ناحەکان لە شوێنە دوورەکان زۆر جار ناتوانین نەشتەرگەری بکەیت هۆڵی نەشتەرگەریەکە دادەخرێت بەهۆی نەبوونی پزیشکی سڕکردن لێرەوە ئێمە تەواو فۆکەس یان تەرکیز لەسەر ئەوە دەکەین کە گرنگی تەواو بە بەشی سڕکردن بین. ئێستا لە دەرمانخانەیەک لە دەرمانخانەکانی حکومی کە کێشەی سەرەکی ئەوەیە لە هەموو کاتێکدا هەموو بابەتێک نییە بۆن من لە سێ بابەتێک هەندێکجا دوو بابەت نییە ئەوەی کە هاوڵاتی دەیەوێت کێشەکە لەبەرەوەیە کە کوالیتی کۆنتترۆلی نییە هەموو دەرمانخانەکانی ناو نەخۆشخانە گشتیەکان ئەگەر بە تەواوەتی وەرەقەکانی یان بڵێن شەهادە و بڕوانامەکانی سەرچاوە بڕوانامەی شیکردنەوە بڕوانامەی کوالیتی کۆنتترۆل هەموو ئەوانەی لەگەڵ نەبێ قەدەغەیە بە پێڕێنمای دەرمانێک بەبێ ئەسڵ و فەسڵ کە هیچ ئەوراقی دیانەبێ بکردێ بۆ ناو نەخۆشخانەکان بۆیە هەندێک جار ئەگەر چی کێشەکە کێشەی زیاتری ژەیە لە مەسەلەی دابینکردنی بودجەوە بەڵام کێشەی سەرەکیش کێشەی کوالیتی کۆنتترۆلە بۆیە ئەو دەرمانی دەبینن لە نەخۆشخانە حکومیەکان دەرمانی کوالیتی کۆنتترۆلایە واتە شادەی بڕوانامەی کوالیتی کۆنتترۆلی پێەیە بۆیە لە هەموو دەمێک ئەو بابەتەی لە بازار هەیە کە دەرمانی ئەوراقی نییە ناتوانن بیکڕن ئەوە کێشەیەکە کێشەی دووەم لە دەرماندا بەڕاستی هاوڵاتێک زۆر ڕوو لە نەخۆشخانەکان دەکات بەش ناکات بودجەی یەکجار گەورەتر و زیاتری دەوێت بە هەمووی گرنگتر ئەمە ئەوەی لێرە دڵخۆش بینیمان زۆربەی بابەتەکانی هەیتیان بریتە لە بەرهەمی خۆماڵی ئەو دەرمانان و پێداویستیان کە لە هەرێمی کوردستاندا دروست دەکرێت بەڕێز دکتۆرە کێشە سەرەکیەکانت چێ لێرە زیاتر دکتۆر لێرە کێشە سەرەکیەکان ئەوە ئێرە تەواریە لۆدێکی زۆری لەسرە دەرمان زۆر هەیە دەرمانی باشمان هەیە ئەناڵجیسک و ئەنتیبایۆتیک کوشتی باشمان هەیە بەڵام زۆر جار بەش ناکە ئەوە لەلایەک لەلایەکی کە جاری وایە دکتۆر شتێک دەنووسێ بەدیلمان هەیە بەڵام دکتۆرەکان هێندێک قبول ناکە هەندێک جار قبول ناکە دەیگەڕێنینەوە دەڵێن نامن بەس خۆی دەبێت لیستی دەرمان یەک بخرێت لە سیستەمی تەندروستیدا پزیشکان لە ناو نەخۆشخانەکان بە هەمان بابەت و هەمان شێوە بنووسن نەوەک
هەر یەکێک بە ئاراستەیەک و بە ئاراستەی براندێک بنووسێ بۆیە یەخستنی لیستەکان ئەم کێشەیە حەل دەکات بەڵام کوالیتی کۆنتترۆلیش وە بزانم هەمان کێشەیە گە دەرمانێک کوالیتی نەبێت و بڕۆنامە و سەرەتاییەکانی خۆی نەبێت ناتوانن دابینکەن لێرە ئەمڕۆ یان با بڵێن ماوەیە کە دەمانێت ئەو مشکلی حەلکەین بۆی کە چ دەرمانێکمان هەیە بەلیز بۆ دکتۆرەکەی بنێریم زین چ پێویستە بۆ نەخۆشەکەی ئەوەی بۆ بنووسێت ئەوە کاری سەرچی کە بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی متمانە پێدانی کابینەی نوێمی ئەنجومەنی وەزیران کە لە کارنامەکەیدا تیشکی خستە سەرەوەی کە دەستگای دەرمان و خۆراکی بۆ کۆنتترۆلی جۆری دادەمەزرێنێت بۆی کێشەی دۆسی دەرمان لە هەرێمی کوردستاندا چارەسەر بێت. نەخۆشخانەی ئەهەلی ئێستا بەشێکی گەورەیە لە ناو سیستەمی تەندروستی و خزمەتگوزاریەکان کە هاوڵاتێکی زۆر ڕووی تێدەکات بەڵام پەرتوبڵاوی و گلەی هاوڵاتیان و لێشێوانی نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت و کارکردنی پزیشکان لە هەردوو کەرت و دەرچوونی نەخۆش لە گشتی بۆ کەرتی تایبەت لە ئەهلی لە بۆ گشتی کۆمەڵێک کێشەیە ئێمە لە کارنامەی وەزارەتی تەندروستی بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەمان وایە کە سیستەمێکی ڕێکخرا و تەنزیمکردنی نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت بکەین هەم لە ڕووی جیاکردنەوەی میلاک و هەم لە ڕووی کارکردن لە ڕووی نرخ لە ڕووی کوالیتی جا ئێمەش پێمان خۆش بوو بین سەردام بکەینەوە کێشەکانی بەڕێستان ڕەنگە ئێوەش تێبینیتان هەبێت. ياتي خستخانة جاهلي طبعا خير بو والله برد انتخابات ديري مهبو يكثر هاتي إيرا يكثرات ميرا تاش بقوة مليبو كوبو يكثر هاتي إيرا نتشي خستخانة شي ديكا حكوميا أو نزيد شمالي خوتان كوبو دير شمالي كمان نيت ما بس توالي لسي حتى عصري قربالغا ما بسطت قربالغا ليرا باش بو ديري باشو إمكانيتك هي أو يا مسألة كاك توفيق زنابتا وكوبو ربراتين خوشخانك يعني لەگەڵ کەرتی گشتی و کەرتی حکوومەت تێڕوانینەکتان هەیە خۆی دکتۆر جێنەمە حەزمان لێە پاڵپشتین خەستخانەی تایبەت هەر پاڵپشتە بۆ نەخۆشخانەی حکوومیەکان حەزیشمان لێیە لەلایەن حکوومەت و لەلایەن وەزارەتەوە بڕێک پشتگیریمان بکرێت لە نایەنی دابینکردنی ئەو دەرمانانەی کە تۆزێک بە زەحمەتی پیا دەبێت مەشاکلی پایراکردنی گازمان هەیە کولفەی کارەبا زۆرە لە سەرمان باج و شتمان زۆرە ئەوان ئەگەر بتوانانی حکوومەت داعمان کە زۆر باشە مەش دەتوانین یعنی لە نرخۆشتەکان بێگومان کەرتی تایبەتیان بڵێ نەخۆشخانە ئەهلیەکان ئێمە پێی دڵخۆش دەبین ئەگەر لە بواری پێشکەوتوودا بێت لە ڕووی فراوانبوونیان و ژمارەیان و بەڵام دەبێت لەلایەن حکوومەتەوە و دامودەزگای پەیوەندە لە ناو کەرتی تەندروستیدا کۆنتترۆل بکرێت هەم لە ڕووی کوالیتی کارکردن زۆری کارکردن و ئەو پێداویستیانەی بەکاردێت لە ڕووی کوالیتیەوە هەروەها لە ڕووی نرخیشەوە چکۆ بزانام هاوڵاتی زۆر جارگلەی ئەوە دەکات کە نرخەکان گرانە سەعری بۆیە ئێمە پاڵپشتی و پشتگیری کەرتی تایبەت دەکەین نەخۆشخانە گشتەکان لە کارنامەی وەزارەتمان بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئومێدەین کە کەرتی تایبەت بکەینە بەشێکی گەورە لە سیستەمی تەندروستیدا و بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ کەرتی گشتیدا چەند مۆدێلێک لە کارکردنی بەیەکەوەی تاوەکو لە نەتیجەی بەرژەوەندی گشتی هەم هاوڵاتی سوودمەند بێ هەم ئەو پزیشکارانی کە لێرەدا کار دەکەن. طبعاً بۆ هاوڵاتیش تەندروستی گرنگە تەنها نەخۆش و نەشتەرگەری و فریاکەوتن و دەرمان و ئەمەلیات نییە بەڵکو ئەوانەی کە نەخۆش نینە یان بڵێن هاوڵاتی ئاسایی تەندروستی گشتی کە خۆی لە بەرنامەکانی چاودێری تەندروستی سەرەتایی دەگرێتەوە چەندین پرۆگرامی خۆپارێزی و وقائی هەیە چونکە ئەگەرەمە ئەو بەرنامانەی تەندروستی گشتی بەهێز بکەین لە نەتیجەدا یان لە ئەنجامدا نەخۆشی کەم دەبێتەوە نەخۆشی گوازراوەکان کەم دەبێتەوە لە هەمووی گرنگتر لە ناو تەندروستی گشتی بریتە لە خۆراک و خواردن چۆنیەتی بەرهەمهێنانی چۆنیەتی هەڵگرتنی چۆنیەتی گواستنەوەی و چۆنیەتی هێنانی تەنانەت چاودێریکردنی ناو بازاڕیش لە ناو بازارەکاندا ئایا ئەم خۆراکە لە ڕێگەی ڕسمی و لە ڕێگەی فەرمیەوە داخل بووە هاتووە و سەرچاوی دروستکردنەکەی و ماوەی مانەوەکەی چۆنیەتی هەڵگرتنی و ئایا ئەکسپایر بوونەکەی و چەند پێوەرێکی لەسەر بنەمای یاسا و ڕێنماییەکانی عێراقی ئایا بنەماکانی ئەو پێکهاتانەی ناو ئەو خۆراکە ئەم خواردنە لە ڕووی زانستیەوە تەواوە یان مخالفە ڕێگەی پێ دەدرێت
بێت بفرۆشرێت یان ڕێگەی پێنادرێت دەست بە سەرداگرتنی هەموو ئەوانە طبعاً ئێستا جێبەجێ دەکرێت بەڵام بەرنمەیەکی گەورەتر بۆی تەواو کۆنتترۆلکردنی خۆراک و خواردن هاوشێوەی دەرمان لە ڕێگەی ئەو دەستگا نیشتمانیە وەکو بەڕێستان لێدوانەکانتان وەرگرت و باسمان کرد کە بریتە لە FDA یان بڵێن دەستگای خۆراک و دەرمان بۆ کۆنتترۆلی جۆری کە لە کابینەی نوێی محکومەتی هەرێمی کوردستاندا لە کارنامەکەدا خوێندرایەوە بۆیە ئێستا بەرەو بازار دەچین بەرەو هەڵبژانی چەند کۆگایەک و تەماشاکردنی سیستەمی خواردن و خۆراک دەکەین فەرمون با بچین. بەڕێستان دەزانن لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەکەیدا زۆر گرنگی بە دروستکردنی دەستگای نیشتیمانی بۆ خۆراک و دەرمان داوە بۆی کۆنتترۆلی بازار بکرێت. بەڕێستان چ بۆ چونەک یعنی لێرە وەکو پێشنیار بۆی ئێمە زیاتر تەرکیزی لەسەر بکەین. بەڵێ وەکو جەنابەت باس کرد تەندروستی گشتی بەڕاستی بەشێکی گرنگی خۆراک تەسیر لەسەر تەندروستی گشتی هەر تاکێک دەکات لە کۆمەلگا و چەندی گرنگی بە خۆراک بدەیت بەڕێی من هێشتا کەمە خۆراکیش ئێمە وەکو چاودێری تەندروستی هەر لە بیدایەتەوە ئەوانەی لە دەرەوەی سنوورەوە لە خارج دێن لە ئێمە ئەمە کۆنتترۆلمان هەیە لە حدودەکان کە بەجێرەی پێوەرەکانی عێراقی تەندروستی ئیشی لەسەر دەکرێت پێویستی بە نوێبوونەوە بەڕاستی ئەو پێوەرانە قانونەکەی ساڵی 1970ەکە ئەو قانونش ڕاستە هەندەزاران پێداچنەوەی بۆ دەکرێت لە بابەتی تایبەت بەڵام زۆر شتی بابەتی نوێ هەیە ئێستا خەڵک بەڕاستی دنیا کسکۆ بوویتەوە شتێک لە هەر وڵاتێک دروست دەکرێت لەوانەیە بێتە ئێرە خەڵک بەکاری بێنی ئەوانش زۆردا تووشی کێشە دەبین لە بەرەوەی لەو پێوەرەدانە لەبەر هەندێک پێداچوونەوە بە پێوەرەکانی عێراقی نێرگیلا نێرگیلە بابەتێکی نوێی دنیا حتا لە خۆراکیش کاکتۆرجان جۆرەکانی شیر دێ نۆتێلا دێ ئێستا لەسەر پرینگلز یەک لە ئەو جبسانەیەکە دێ ماسفاتەکان گۆڕایە لە ئەوروپا ئیمە هەر لەسەر ماسفاتی قەدیمایە تووشی کێشە دەبی ئەوە ئێمە دەبینین زۆر بەرهەم لە دەرەوەی وڵات دێ بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە پرۆژە پێشنیارەکانمان تاکید لەوە بکەینەوە کە احتیمامیان گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدەین بە جێرەی پێوەرەکان بۆ نمونە جۆرەکانی ڕۆنە جۆرەکانی خواردنەوەی لە هەرێمی کوردستان دروست دەکرێت جۆرەکانی ئاوە هەروها تاکید لەوە بکەین کە سیستەمی بارچارت ئەو سیستەمە قیرا ئەو خوێنەوەی و سیستەمە لە هەموو بازاردا پەیڕەو بکرێتکە چونکە ئەولیاتی ئەم بابەتە بۆ نمونە لە دەرەوە هاتووە هەموو ڕێژشوێنەکانی لەو بارچەتەدا دەخینرێتەوە ئەکسپایربوونی کۆگای بەرهەمێنانی بابەتەکانی کە تێدایتێ نەک تەنها نازانم ئەودا وەکو بەڕاستی کاکتۆر ئێستامە گرنگی بەرهەمەکانی ناوخۆش دەدرێنی ئەو معاملانی کە لە کوردستان دروست دەکریان لە شاری هەولێر با بڵێن ئێمە بە پێی ڕێنمایەکان اینجا ئەوەی دەدەینە ئیجازە سەحی دەدەینێ کە هیچ بکاو و بەردەوامیش لە کجێر کۆنتترۆلدان بەهۆی تیمەکانمان سەردانیان دەکەن هەروها نمونونەکانیشیان لەبێ خۆیان مختبەریان هەوی ئێمەش زار بەزار نمونایان وەدێ وەردەگرن لە بۆ مختبەر شتێکی تری گرنگیش هەیە چۆنیتی کۆگاکردنی خۆراک چی خۆراک لەسەری دەنووسێ هەریەکە بەجێرەی پێوەری خۆی لە چ پلەیەکی گەرمیدا دەبی کۆگا بکرێ ئێستا بەڕاستی تیمەکان و هەر وەکو حکوومەت گرنگەشی زۆر دەین بە کۆگاکردنی لەوانەیە کە دروست دەکرێت یان لە دەرەوە لۆماندێت هیچ عیبی نییە لە نەتیجەی کۆگاکردن خراپ دەبی یان نەتیجەی گواستنەوەی یعنی ئێستا گرنگی دەدرێت بە گواستنەوەی لە چپلەیەکی گەرمی بگوازرێتەوە نەک لە شوێنێکی گەرم یان شوێنێکی گەرم بگوازرێت بە کورتی دەتوانین بڵین بۆ تەندروستی گشتی وەکو جانبی لایانی وقایەکەی خۆپارێزەکەی هەموارکردنەوەی یاسای تەندروستی گشتی و پێوەرەکان بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراقی فیدرال چونکە پێوەرەکان پێوەری عێراقینە پێداچنەوە بە پێوەر و یاسا و ڕێنمایەکان هەروەها کۆنتترۆلکردنی سنوورەکان دانانی سیستەمی ڕێگەپێدان و هاتنە ژوورەوەی و سیستەمی بارچارت و چاودێریکردنی ناو بازار چۆنیەتی هەڵگرتن و کۆگاکان ئەوانە هەمووی لە دەتوانین بڵین لە دەستگایەکی کۆنتترۆلکردنی جۆری بۆ خۆراک خۆی دەگرێتەوە و زیاتریش گرنگی بدرێت بە تیمەکانی چاودێری بەڕاستی تیمەکانی چاودێری توشی پاشەوەی کە دێتە بازار ئیتر ئەو کاتی تیمەکانمان چاودێری چۆنیەتی هەڵگرتن و چۆنیەتی فرۆشتن و نەمانی شتی ئەکسپایر نرخیش زۆر گرنگە لای هاوڵاتی کاری وەزارەتی تەندروستی نیە بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لێرەوە پێشنیار دەکەین کە چاودێریکردنی نرخیش یانیش بەراوردکردنی لە شوێنێک بۆ شوێنێشتر گرنگی خۆی هەیە بۆی هاوڵاتی ئەم حکوومەتە بڵێن حکوومەتی هاوڵاتیە.
دەرمان هەموو قۆناغەکانی لە بەرهەمێنان لە گواستنەوە و لە ڕێگە پێدان بۆ هێنانە ژوورەوە لە پشکنینی دواتر لە هەڵگرتن و خەزمکردن و گواستنەوەی تا دەگاتە ناو بازار. ئێستامە لە یەکێک لە دەرمانخانەکانی کەرتی تایبەتین لە ناو بازار کە دەبینین خۆشبەختانە دەبینین زۆر لە دەرمانەکان ستیکەری هەیە ئەوەی کە بە پڕۆبیلایەتی کوالیتی کۆنتترۆلی جۆری داچووە واتە پشکنینی بۆ کرایەوە لە هەمان کاتدا نرخی لەسرە کە ئەو نرخە پرۆسەیەکە دەبێت زیاتر گرنگی پێ بدەین نرخەکە یەک بخرێ لە نێو هەموو دەرمانخانەکان و ئەوەی لێرە گرینگە باسی بکەین ئەگەر دەستگای هاون نیشتیمانی یان بڵین دەستگای نیشتیمانی FDA خۆراک و دەرمان بۆ کۆنتترۆلکردنی جۆری دەبێت هەموو دەرمانەکان بەبێ هیچ جیاوازیەک پشکنینی بۆ بکرێت و ستیکەری پێوە بیت ئەو ستیکەری باسمان کرد کە دەبینین لەو دەرمانانەدا هەیە ئەو ستیکەرانەیە و نرخەکان جێگیر بکرێ و بە شێوەی سیستەمی بارکۆد کە ئێستا دەبینین سیستەمی بارکۆدی هەیە لێرە لەو سیستەمەدا هەموو ئەولیاتی دەرمانەکە دیار بێت هێنانی ئەکسپایری نرخی پشکنینەکانی ئەوراق و ئەولیاتی ئەو قۆناغا یەخستنی دەرمان لێرەدا بە دەردەکەوێت کە ئەگەر بێت و هەموو سنوورەکان و هەموو کۆنتترۆلی هێنان و بردننی دەرمان و هەڵگرتن جێگیر بکرێت و کۆنتترۆل بکرێت لەو کاتەدا دەرمانی قەزاق و دەرمانی نایاسایی و ناتەندروست جێگەی نابێتەوە و لە هەمووشی گرنگ کرد ئەکتیفکردنی زیاتری تیمەکانی ناو بازار و پشکنین و چاودێریکردنە بۆی هەر ڕێکارێکی نایاسایی لەو بوارەدا گیرابێتە بێر دەبێت ڕێی لێ بگریت و دەستی بەسەردا بژێت. وەکو کارنامە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرایە کە هەمومان بیستیەوەی بووین کە بەرنامەی کابینەی نوێم لە حکوومەتی هەرێمی کوردستان دروستکردنی دەستگای کۆنتترۆلکردنی جۆری خۆراک و دەرمانە. ئەم دەستگایە کۆنتترۆلکردنی دەرمان بە تەواوەتی لە کەرتی تایبەت و کەرتی گشتی دەگرێتە خۆی بە هەموو قۆناغەکانیانەوە. بۆیە بۆ ئومێدەین کە کێشەی دەرمان لە کابینەی نوێمدا بە یەک جارەکی چارەسەر بکرێ و هاوڵاتیان متمانەیان بگەڕێتەوە بە دەرمان لە هەرێمی کوردستان بۆی تەواو اعتیماد لەسەر بەکارهێنانی دەرمانی هەرێمی کوردستان بکەن و لە هەمان کاتدا ئێمە دووپاتی دەکەینەوە کە پاڵپشتی و پشتگیری دەرمانی خۆماڵی و بەرهەمێنانی کۆمپانیاکانی بەرهەمێنانیان کارگەکانی خۆماڵین. ئەوەی ئەمڕۆ بینیتان لە میانی سەردانەکانمان و پیشاندانەکان بەشێک بوو لە خزمەتگوزاریەکانی تەندروستی چونکە بواری تەندروستی زۆر لایەن دەگرێتەوە لایەنە خۆپارێزی و تەندروستی گشتەکە بۆ هاوڵاتیان هەوە لایانی چارەسەرەکەی بۆ نەخۆش لە نەخۆشخانەکان و تیشکمان خستە سەر دۆسیەی دەرمان بەگشتی دۆسیە کوالیتی و جۆر و نرخ و بازار و کۆنتترۆلکردنی هەروەها تەندروستی هاوڵاتیان لە ناو بازار بۆ کوالیتی خۆراک و خواردەمەنیەکان و سەرچاوەکانیان هەروها لە نەخۆشخانەکان بەشی فریاکۆتن و فریاگوزاری خێرا بۆ گەیشتن بە نەخۆش هەروها لەگەڵ کەرتی گشتی و کەرتی تایبەت و هەروها بۆ نۆڕینگەکانی دەرەچی و نۆڕینگەکانی بینینی نەخۆش و هەروها نۆڕەی نەخۆش لە نەشتەرگەریەکان و زیادکردنی بەشە هەستیارەکانی وەکو چاودێری چ هەموو ئەوانە ئێمە سوپاسان دەکەین کە لەگەڵمان بوون لەو بەرنمەیەدا و ڕاو بۆچوونی ئێوە و ڕاوێژکردنمی فراوانمان کردو لەگەڵ هەموو لایەنە پەیوەنددارەکان لە ڕێگای ئەلکترۆنی و لە ڕێگای هەموو کەناڵەکان توانی وانە کارنامەیەک تا ڕادەیەکی باش ئامادە بکەین و ئەو کارنامەیە پێشکەش بە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە پێنا ئەوەی کە بتوانین لە 4 ساڵی داهاتوودا پێشنیار و پرۆژەکان هەم لە ڕێگەی پرۆژە یاساکان هەم لە ڕێگەی پرۆژە خزمەتگوزاریەکان بچێتە بواری جێبەجێکردن لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان و گەڕانەوەی متمانی هاوڵاتیان لە پێناو جێبەجێکردنی ڕاستپاردەکان و هێڵە گشتەکانی کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو کوردستانێکی بەهێش زۆر سوپاسان دەکەین.